کردên nişteciyên Pakistanê piştî çandîn sed salan li pey ku binêşe û niştîmana xwe digerin ew dixwazin ku peywandiya wan bi niştîmana wan vehebe. Di serdema desthelata Ebu Muslimê Xurasanî û herwiha serdema Sefeviyan de ji Kurdistanê ve bi dehan kes ji welatiyan ji bo şerkirin û berfirehkirina sînorê desthelata serdarên Îranî ji bo navçeyên Belûçistanê hatine birin. Belûçistan dikeve navbera sê welatên Îran, Afganistan û Pakistanê de beşeke wan hîna jî li wir hermane. Lêgorî lêkolînekê li wîlayeta Belûçistana Pakistanê nêzîkî 2 milyon kes dijîn ku ji koka xwe û Kurdin. Ev wîlayet hetanê sala 1871 ya zayînî beşek bû ji Îranê Kurdên nişteciyên wîlayeta Belûçistanê pêtir ji navçeyên Kuytê, Mistong û Bolanin. Ew bi zimanê Kurdî naaxivin lê xwe bi Kurd dizanin. Torên civakî derfetek çêkiriye ku Kurdên Pakistanê jî peywandiyê digel hevwelatiyên xwe li beşên cudayên Kurdistanê de dabinin. Li ser vê mijarê ev kesê ku lêkolîn kiriye li ser Kurdên Pakistanê bi rêz Hadî Ezîzî di nava stûdyoyê mêvalê min e. Kak Hadî tu bixêr hatî. Destpêkê tu ji me re bêje ka çawa bû bera Kurdan keta Belûçistana Pakistanê? خۆی لە مێژوودا غەدرێکی زۆر لە کورد کراوە بەداخەوە ئێمە هیچ نووسینەوەیەک و بەڵگەیەکی تایبەتی بەردەستمان نییە جا لەوەی کە هەندێک کۆدی ڕیشەناسی و ئێتۆمۆلۆژی زمانی کوردی نەبێ ویان ئەوەی کە هەندێک لە مێژووی دەوڵەتانی داگیر کردە یا ئەم گەڕۆکانێک کە هاتوون بەناو کوردستاندا ڕۆیشتون کە باسی کورد کرابێت و ئێمە بتوانین لەم سەرچاوانە کەڵک وەرگرین بۆی کە بزانین کە کورد بۆ چۆ ڕاگۆستراوە بۆ چۆ کۆچبەر کراوە و ئێستا لە چۆ دەژین. باشە ئەگەر دیرۆکەوان گەلک نەدیار بە لێ ژیانناوان ناوچەیەن دوور ji Kurdistanê ji Kurdistanê dûrketine bûye sedem ku ew ji kultûr ji ziman ji tîtalên xweyên Kurdî yekser xud bibin dabirabin نەبە گشتی هەمووی بەڵام هەر کۆمەلگایەکی نوێ ئەنتگریشنێکە بۆ تواندنەوەی ئەم کەسانەی کە مرۆڤە نوێیانەی کە دەستنا ئەو کۆمەلگایەوە لە لێککەوتنیان وەک کوردانی خوراسان چۆن هەندێک شتیان گۆڕدرا کوردانی بڵین ناوچەی بەلوچستانیش بە هەمان شێوە و ئەم ڕێژەیەش کە ئێمە بڵین بۆ یەکەم جار ئەوان نزیکی 13 سەدە لەمە پێش 1300 ساڵ تا 1250 ساڵ لەمەوبەر کە ئەمانە بەهۆی شەڕ لە دژی ئەمەویەکان و بەڵێن بۆ ئەم ڕاپەڕاندنی ئەم خلافەتی عوسمانی کە ڕویان عەباسیەکان کە ڕویان کردوتە ئەم ناوچەیە دواتریشی ترکە شۆڕ بوونەتەوە ئێستاش هەر بەپێی هەمان جغرافیا کە کەوتونەتە ئەو ناوچانەوە لە نێوانی ئەم سێ دەوڵەتەی ئەفغانستان و پاکستان و بەشێکیشیان لە ئێراندا ئەمانە نیشتەجێن ئەمە خاڵی دووهەم بەشی دووهەمی ئەم ڕاگواستانە بەشێکیان دەکەوێتە سەردەمی سەفەویەکانەوە کاتێک کە ئەم کوردانە کە بڵێن لە قەڵای ماکۆوە و بەشێکە بە خەتی قەزوێندا کە ڕایان دەگوازن بۆ ناوچەی خوراسان هەل لەو سەردەمەشدا بەڕێژکی تر کە ئێستا لە سیستان هەیە بە ناوی میرەکان و خانەکان هەیە ئەمانە لە برای حسێنی کوردی شەبەستەرین ئەم پاڵەوانە بەنەو بانگەی کە لە دەوڵەتی سەفەویدا بۆ ئیتر دوایەکە وەکو ڕاگواستن دووری دەخەنەوە بۆ ناوچەی سیستان و لەوێ لە ڕەگەزی براکەی و تۆرەمەکەی ئێستا ئەم کەسانە کەوتونەتەوە کە لە زابل و لە خاش و لەم شوێنانە قەڵای تایبەت بەخۆیان هەیە و فەرمانڕەوان و بەڵام مێژووی ئەمانە نوێترە گەلێک نزیکی 800 ساڵ مێژویان نوێترە بەرامبەر بەو کوردانێک کە لە بەلوچستان دەژین و پاشناوی هەمویان کوردە یان میرن یان گەیلانین. باشە ئەو کردن کۆ لە بەلوچستانە پاکستانی دەژین پڕانیاوان لە ویلایەتە بەلوچستانێنە بەشداریاوان دە پرۆسەیە سیاسیە ویلایەتە بەلوچستان یا بەلوچستانە پاکستان دەچەوەیە هەتا بەگشتی بەشداریان دە پرۆسەیە سیاسی پاکستانێدا هەیە خۆشحاڵیەک هەیە من زۆرینەی ئەم کوردانی کە ئێستا قسەیان لەگەڵ دەکەم سربەخۆی خوازن وەک چۆن ئێمەی کورد من پێم ناخۆشە بڵم کوردستانی ئێران یا کوردستانی عێراقیا پارچەکانی تر ئەوانیش بە هەمان شێوە ئێستا کە من دەیان دوێنم دەڵێ مەڵە بەلوچستانی پاکستان بڵێ مەسەلەن بۆ نمونە ناوەڕاستی بەلوچستان یا باشووری بەلوچستان ئەم هەستە سربەخۆی خوازیە هەیە لە ساڵەکانی هەزار و بۆ کوردستانی وان هەیە یان بۆ بەلوچستان خودی کوردەکان بۆ بەلوچستان وان بۆ ئەمانە شەڕی تاڵبان لە 2001ەوە کە ئەمانە ئەم هێزە چەکداریان دامەزرا دایانەتە شاخەکانەوە شەڕی تاڵبان دەکەن شەری پاکستان دەکەن و شەری حکوومەتی ئێرانیش دەکەن ئەمە لایەنێکی دیکە بڵین بەپێی ئەم پێوەرێکە کاتی خۆی هندستان کە پاکستان بەشێک بۆ لە هندستان کاتێکە هندستان لەژێر کۆلۆنیالیزمی بڵین بریتانیا کە دێتە دەرەوە ئەمانە کاتێکە وڵاتی پاکستاندا دەمەزرێ لەسەر یاسایەکی ویلایەتی و ئیالەتی دێنن جیان دەکەنەوە هەر بۆیە ئەو هەرێمی بەلوچستانیش بەخۆی دەتوانین بڵین تا ڕادەیەک ئیالەتێکی سربەخۆیە لە 1930 بەولاوە لە میر عەبدولعەزیز کوردەوە
ئیتر ئەم هێزە کوردیانە ڕێکخستن دەکرێن کە لەگە بەلوچەکان خۆیان بە یەکشت دەزانن ینی بێجاوازی ینی باشە هەر ئەو کوردن کۆن هاتۆ باس لێ دەکەیت ویلایەتە بەلوچستانی هەفسینورە دەگەل بەلوچستانە ئیرانی بەڵێ یعنی چاوایە ئەف سینورە نەبووە سەردەم کە تێکەلیەکە زیاتر چێ ببە هەم دەگەل بەلوچە هەمژی دەگەل کوردن ڕۆژهڵاتی کوردستانی ژبارکۆ هاتوچوو هەیە لە بەلوچستان بۆ ڕۆژهڵاتی کوردستانیش ئێمە دەبێت یەک قۆناغمان لەبەر چاوێ ئێستا من ئەم بەشەی کە باسی دەکەم لە نێو خودی بەلوچستانی پاکستان داماونەتەوە ئەمانە هێزێکی نەتەوەین بەڵام بەلوچەکانی ناو سنووری ئێران بەهۆی دژبەری ئاینی شیعەوە یا بەهۆی بەرهەڵسکاری لە بەرابەری حکوومەتی ئێرانەوە بەهۆی ئەم زەخت و زۆرانەوە زۆربەی زۆرانەوە و ڕیگیەکان بەریانداوە بە جوندوڵڵا و بەڵێن بە حیزبانێکە لە بەلوچستانی ئەم ناوچەی داگیرکراوی ئێراندا هەیە خۆی لە نێوانی کوردستانیشدا بڵێن کە ڕۆژهڵاتی کوردستان نزیکترین سنوور بێ بەوانەوە دیارە نێوانێکەیە خاکی فارز دەکەوێتە ناو ئێمە بیابانەکان دەکەوێتە ناو ئێمەوە هەر بۆ لێ دەسەڵاتە ئیرانی یەک دەسەڵاتە ئەنی کورد لە ئاساییە کوردێک سوارە سیارە خۆ بە هەتا بەلوچستانی بچێت ئاساییە بەڵام شەڕەکە لەوەدایە کە چێوە شۆنی دەکەوێت من هاوڕێی بەڕێزم کاک وڵات ئاگری کە من لێکۆڵینەوەکان لە ئەنیستیتۆی ملی کورد لە مۆسکۆ من لە ڕیا تازەی ڕەحمەتی عەرەبی شەمۆدا من چاوم بە چەند شتێکە و لە کورمانجیدا حەزم کردوەری جێڕماهین بەڵام دوایی بەپێی هەمان جوغرافیا و لێکۆڵینەوە من بۆ خۆم توانین پەیوەندەکان وەکو شەخص دروست بکەم لەگەڵ ئێستاش میر محەممەد عاسف کورد گەورەی کوردەکانی بەلوچستانە کە بەخۆشیەوە پەیوەندیمانێ کەسێکی دەسەڵاتدارە وەزیری خەزانە بۆ هادی دەمامە خلاص بوو گەڵک سپاس بەڕێز هادی عزیزی لێکۆڵین سەرکردنی پاکستانی کریا سپاس کۆ تۆ میوانی مەبوو سپاس بۆ سپاس بۆ دەرفەتار بژین سپاس